بەجێکردنی پرۆژەی لامەرکزی ئیداری و مالیە پێمان وایە کە نە خەڵک توانای ماوە و نەیەکێتیش توانای نەماوە کە 30 ساڵە ئەو خەڵکە بەو شێوازە بژی بۆیە پێمان وایە کە دەبێت پرۆژەی لامەرکزی لە ئایندەیەکی نزیک جێبەجێ بکرێەوە ئەگەر جێبەجێ نەکرێت دیارە بە بۆچوونی یەکێتی ئۆباڵی داهاتوو کە ئەم وەزع وا بمێنێتەوە لە ئەستۆی ئەو لایەنەیە کە جێبەجێ ناکات. بەدیلێکی ترتان هەیە کاکتۆرەگەر جێبەجێ نەکرێت ئەوە لە دوای ئەوە بڕیار دەدرێت پێمان وایە دەبێت لامەرکزی جێبەجێ بکرێت ئەگەر لامەرکزی جێبەجێ نەکرێت خەڵک لە توانای نەماوە و یەکێتیش بەڕاستی لە توانای نەماوە. پێشکەشی پارتی کراوە لەلایەن یەکێتی نیشتیمانی کوردستانەوە تاوەکو ئێستا وەڵامەکەی دراوەتەوە یاخود نا پرۆژەکەیەوە وەکو یەکێتی بۆ لامەرکزیەت نەخێر هەتا ئێستا ئەو پرۆژەیە وەڵامەکەی بە جێبەجێکردن نەدراوەتەوە. چ کاتی کاریگەریکردنەوە بۆ پارتی کە دوای کات بێ بۆ وەڵامداری پرۆژەکەیەوە کۆبوونەوەی ئایندەی سەرکردایەتی کە ڕەنگە لە بینی هەفتەیەک بۆ 10 ڕۆژ بێت. زۆر سپاس قوربان. ئەوە قسەی لەسەر دەکرێت لە کۆبوونەوەی سەرکردایەتی. زۆر سپاس قوربان.